بژیرێت. خوشک و برایانی بەڕێز، ئەم کاتتان باش. بابەتی ئەم جارەمان تەرخان کراوە بۆ باسی زانکۆکانی کوردستان و پەیمانگاکان. زانکۆ لە چەند ڕوویەکەوە گرنگی تایبەتی خۆی هەیە. لە ڕووی زانستیەوە شوێنی داهێنانی بیری تازە و تەکنۆلۆژیای تازە و کادری تازەیە. لە ڕووی سامانی مرۆییەوە ئەو شوێنەیە کە کادر و سەرکردەی سیاسی، ئیداری و کۆمەڵایەتی و ئابووری و هونەری بۆ کۆمەڵ بەرهەمەهێنێ. لە ڕووی سیاسیەوە زانکۆ دەوری گرنگە لە دەوڵەتداری و حکومڕانیدا دەوڵەتەکان بەرنامەڕێژی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی خۆیان بە پێی ئەو لێکۆڵینەوە و داتایانەدا ڕێژن کە لە زانکۆوە پێشکەشەکرێت. لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەو شوێنەیە کە تێکەڵاوی لە نێوان چین و توێژە کۆمەڵایەتەکانە دروست دەکات. لە ڕووی ئابووریەوە دەورێکی گرنگی لە ڕێخستنی کۆمەڵایەتیدا هەیە، چونکە دەرفەت بۆ مناڵی هەژارەکان ئەڕەخسێنێک کە پێگەی چینایەتیان بگۆڕن. بۆ نمونە مناڵی هەژارێک بەهۆی زانکۆوە ئەتوانێت ببێت بە دکتۆر، بە ئەندازیار، بە پارێزەر، بەمەش پێگەی چینایەتی خۆی ئەگۆڕێت. لێرەوە زۆرێک لە هەژارانی وڵاتەکەمان وا تەماشای زانکۆکانەکەن کە ئەتوانێت مناڵەکانیان و پاشە ڕۆژی مناڵەکانیان لە هەژاری ڕزگار بکات. بەڵام زانکۆ لە کۆمەڵی ئێمەدا بەهۆی چەند هۆکارێکەوە ئەم وەزیفانەی لەدەستداوە. لەلایەکەوە لە هەلومەرجی ئێستادا شەهادەی زانکۆ پردێکی سەرەکی نییە بۆ دۆزینەوەی هەلی کار، بەڵکو نزیکی لە حیزب و دەسەڵاتدارانی ناو حیزبەوە ئەو دەورەیان لە شەهادە سندۆتەوە. لەلایەکی ترەوە دەستێوەردانی حیزب لە کاروباری زانکۆ وای کردووە هەلی یەکسان لە بەردەم خوێندکاران و مامۆستایاندا نەهێڵێ لە باتی زیرەکی و زانایی و چالاکی دڵسۆزی بۆ دەسەڵاتدارانی ناو حیزب بۆتە پێوانە بۆ قبولکردن لە خوێندنی باڵا و دانانی ڕاگر و سەرۆکی بەش و کاربەدەستە گەورەکانی زانکۆکان و پەیمانگاکان. بە پێچەوانەشەوە هەر کەسێک بەدڵی ئەوان نەبێت و لایەنگری سیاسیان نەکات، چەند کادرێکی باش و لێوەشاوە بێت لەسەر کار لا ئەبرێت بۆ نمونە ڕاگری کۆڵێژی زانستە مرۆڤایەتیەکانی ڕانێ لەبەر ئەوەی بیر و بۆچوونی سیاسی جیاوازی هەبوو لە ڕاگری لابرا. حکومڕانەکانی کوردستان هەر لایەن و کەسێ بن، زانکۆکانی سلەیمانی و هەولێر و کۆی و دهۆک بەشێکی گرنگی سامانی نەتەوەی گەلی کوردن و دەستگای زانستی پێگەیاندنی سەرکردە و کادری زانستی و تەکنیکی و بەڕێوەبەرایەتی پاشەڕۆژی ئەم گەل و وڵاتەن. ئەبێ ڕێز لەسەر بەخۆیی زانکۆ و بەڕێوەبەرایەتیەکانی و ئازادی بیر و باوەڕ و جموجوڵ و هاتوچۆی مامۆستا و خوێندکارەکانی بگرن و پێویستیەکانی کارکردنیان بێسەپاندنی هیچ مەرجێکی سیاسی بۆ دابین بکەن. هەر لایەک زەرر لە زانکۆ و ڕەوتی گەشەکردن و پێشکەوتنی بدا، پێ بزانێ یان نەزانێ زەرر لە بەرژەوەندی بەرزی نەتەوەی گەلی کوردەدا. ئێمە لە لیستی گۆڕانە بۆ گەشە پێدانی زانکۆکان و پەیمانگاکانی کوردستان چەند شتێ بە پێویستە زانین کە لێرەدا ئەیخێنە ڕوو. بەر لە هەر شتێ پێویستە زانکۆ پێڕەوێکی ناوخۆی هەبێ، پایەی قانونی ئەم دەستگای لە ناو سیستەمی وڵاتەکەدا دیاری بکات و ئەرکەکانی زانکۆ و جۆری بەڕێوەبردننی و جۆری پەیوەندی نێوان زانکۆ و کۆمەڵ، زانکۆ و حکوومەت، پەیوەندی نێوان مامۆستا و زانکۆ، مامۆستا و مامۆستا و خوێندکار و خوێندکار بەڕوونی دیاری بکات. پێویستە پارێزگاری سربەخۆیی زانکۆکان بکرێت لە هەموو جۆرە دەستێوەردانێکی سیاسی. لە دەستێوەردانی حکوومەتی و حزبی پێویستە حیزبەکان و حکوومەت ڕێزی زانکۆ بە مامۆستا و خوێندکار و بیناوە بگرن. پێویستەکانی زانکۆ لە مامۆستا، بینا و مختبەر و شوێنی حەوانەوەی خوێندکار، دا و دەستگا و کەلوپەل، سەرچاو و کتێبخانە، وەرزشگا دابین بکرێت. پەیوەندی لەگەڵ زانکۆ و ناوەندە زانستیەکانی دنیا بەهێز بکرێ و هەوڵ بدرێت زانکۆ ناسراوەکان بەڕەسمی بیان ناسن و دان بە شەهادەکانیدا بنێن و خوێندکارەکانیان لە زانستگاکانی خۆیانە بۆ خوێندنی باڵا وەربگرن. ژمارەی پێویستی دەستگای کۆمپیوتەر و بەکارهێنانی ڕۆژانەی خۆڕایی بۆ خوێندکاران دابین بکرێ و لە بواری پەیوەندی ئینتەرنێتە کاراسانیان بۆ بکرێ. بەرنامەی زانستی لە جێبەجێکردن هاتووی فێرکردنی زمانی عەرەبی و ئینگلیزی بۆ خوێندکاران ئامادە بکرێ و بایەخی زۆرتری پێ بدرێ. مامۆسای میوان، هی کورد و بێگانە لە زانکۆکانی دەرەوەی وڵاتەوە بانک بکرێن بۆ دەرزوتنەوە و هێنانی تازەترین تیۆری و دۆزراوەی زانستی و هانی زانایانی کورد بدرێت کە ئەگەر بە یەکجاریش نەگەڕێنەوە ساڵانە چەند هەفتەیەک لە زانکۆکانی کوردستانە دەرز بڵێنەوە. خوشک و برایانی خۆشەویست، ئەگەر دەنگ بە لیستی گۆڕان بن، ئێمە هەوڵە دەین ئەم بەرنامەیە جێبەجێ بکەین.